بەڵێ ڕەنج دەست خۆش بەردەوام دەبین کۆتاتەوەری پرۆگرام لەم ڕۆدا باس دەکەین کە باسلەوە دەکەین مانگی تشرینی یەکەم لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە بە مانگی بەرەنگاربوونەوە یاخود هۆشیاری شێرپەنجەی مەمەکدانراوە لەم مانگەدا هەوڵ دەدرێت خانمان هۆشیار بکرێنەوە بۆ پشکنینی پێشوەختە و بەبەستنی قردێلەی سەوز لە سەرانسەری جیهاندا واروەها تایبەت بەم نەخۆشیە هۆشیاری دەدرێتە هاوڵاتیان بە تایبەتتر خانمان بۆ ڕووبەڕووبوونەوە و بەرگرتن لە نەخۆشی تایبەت بم بابەتە لە ستودیۆ بەیانی کورسار نیوز دکتۆر سارا جەمیل پسپۆری نەخۆشیەکانی شێرپەنجە لامان میوانە دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت بەخێر هاسی زۆر سپاس دیارە لە سەرانسەری جیهاندا ئەم ڕۆژە با بڵین ئەم مانگە گرنگی خۆی هەیە و هەوڵ دەدرێت لەم مانگەیە خانمان هۆشیار بکرێتەوە وەکو تەندروستی سلێمانی هەنگاوەکان کارەکان چالاکیەکان چین بۆ هۆشیارکردنەوەی خانمان بۆ پشکنینی پێشوەختە و ڕووبەڕووبوونەوەی ئەو نەخۆشیە خۆی هۆشیارکردنەوە بەس لە ئیشی سەحە نییە سێ لایەن زۆر زەڕورە کە بەشداری تیا بکە یەکێکیان سەحەیە دووهەمیان دەستگای میدیاییەکانە سێهەمیان ڕێکخراوەکانە مەفروضە هەر یەکە و لە لای خۆیانوانێ بەپی مەسئولیەتی خۆی ئەم هۆشیارە بڵاو بکاتەوانێ ئیتر هەر لە مەکتەبەکانەوە تاکو و جامیعە و هەتاکو هەموو چین و توێژەکان هەر لە مامۆستا هەر لە مۆزەف بە گروپات ئەمانە کۆبوونەوەیان بۆ بکرێت و سیمیناریان بۆ بکرێت و دووبارە بکرێتەوە ساڵی چەند جارێک هەتاکو ئەم مۆزوعە لە مشکی هەموو تاکێکە لە مشکی هەموو خانمێکە بە تەواوەتی جێگیرە بێت باش ئامارەکان چیمان پێڵێن دکتۆر ئامارەکان پێمان ئەڵێن شێرپەنجەی مەمک لە نێو ژنانە ڕوو لە زیادبوون هەرچەندە بابەتێکەیە کە هەمیشە ئاماژەی پێوکرێت تێبینیەگەی ئەڵێن شێرپەنجە لە ژنانە ڕاستە هەیە بەڵام لە پیاویش هەنە جار سەر هەڵە بنسبة یەکەم زیابوونەوە طبعا عالميا شێرپەنجەی مەمک ساڵانە بەنسبەتی 0.4 بۆ 0.5 لە زیابوونایە ئێمەش هیچ کاتێک ئامارەکانی ئێمە جیاوازێکی ئۆتوی نەبووە لەگەڵ دەرەوەیە بەڵام بەزەبەروی ئێمە خۆمان تا ئامارێکی تایبەت بە خۆمانمان نییە لەبەرەوە ناتوانین بڵین چەندێک لە کوردستان یاخود لە سلێمانیە ساڵانە لە زیابوونا بووە چکۆم ئێمە هەر ئەو ئامارانە شەر نییە کە لە خستەخانی هیوا ئەخینە ڕوو بەس مجرد عدەدە ئێمە بێ و عدەدە مقارنەیەکین بە عدەدی نەسەمە ئێمە قیناکە عدەت ڕۆژانە لە خستخانی هیوا زیاکە بەڵام لەگەڵیشیان نەسەمەمان زیایی کردووە دانیشتوان زیایی کردووە ئێمە لە 2007 کە یەکەم جار خستەخانی هیوا کرابووانێ ساڵانە ساڵی یەکەم تقریبا 500 نەخۆشمان هەبوو لە خستەخانەکەیە بەس ئێمە بەس پار 3000 نەخۆشی تازە تۆمار کراوە نسبەتێکە زۆری فەرقە ئامارەکە ژواب بزانام تەنها ئاخر سنووری سلێمانی نییە خۆ دەزانی محافظەی سلێمانی هەموو بە هەموو ئەو قەزە و ناحیەکانی نەخۆشخانەی هیوا خەڵکی تر لە پارێزگاکانی تر لە باشوور لە ئێرانیشەوە هەتا فترێک پێش ئێستا زۆرمان بۆ هاوکە عیلاجمان بۆ سەرفەکردن بەس ئێستا ئەو قودرەتەمان نییە عیلاج بۆ دەروی محافظەی سلێمانی سەرفکەین ئەیان بینین وەکو ئیستیشارەوەی پێویست بێ بۆیانەکەین بەڵام بەس ناتوانین عیلاجیان بۆ سەرفکەین طبعا ئامارەکە هەمووی ئەگرێتەوانێ باشە دکتۆر ماوەی پێش ئێستا نەخۆشخانەی وا گرفتیە بوو لە دابینکردن و چارەسەری با بڵین نەخۆشەکان ئەو گرفتە بەکوێ گەیشتووە دەکرێت بڵین ئێستا لۆدەکە باشتر بووە تقریبا هەتاکو حدێک گرفتەکە بەردەوامە ئێمە کێشەمان لەو گرفتە لەگەڵ عیلاجی زۆر گرانەکانە عیلاجەکان هەنێ عیلاجمان هەیە کە زۆر گرانە یعنی کەس بە ئاسانی ناتوانێت خۆی بیکڕێ لەبەرەوە زۆر جار گرفتمان بۆ دروست ئەبێ بەڵام بەس گرفتەکە ناو بەناو و دوای ئەوە حل ئەبێت و عیلاجەکانمان بۆیەت سنتەرەکانی حکومەت سنتەری هەیە تایبەت بە پشکنینی مەمۆگرافی کە بۆ شێرپەنجەی مەمکە طبعاً لە دەریشەوە ناحکومیەکانیش هەیە ئەوەی کە ئێوە زیاتر تێبینیتان کردبێ ڕێژەی ئەوانەی کە سەردانی ئەو سنتەرانە ئەکەن ڕێژەیەکی باشە لە ژنان کە سەردانیەکەن بە حکومیەوەی لەوانەیە ئەگەر لەوێ شتێک دەست نیشان بکرێ یا خودخواانە خواستە بڵێن نەخۆشێک پێی بوترێکە کێشەیەکت هەیە دوجار ئەگەڕێتەوە لای ئێوە ینی ئەم هۆشیارێ پیا بووە بەداخەوە نەخێر عدەدی ئەو کەسانی کە سەردانی سنتەری مەمکەکەن یاخود بە نیەتی پشکنینی پێشوەخت سەردانی دکتۆرەکەن زۆر کەمە زۆر کەمە طبعا ئەویش ئەگەڕێتەوە بۆ نەبوونی هۆشیاری تەندروستی ئەگەر ئیش لەسەر ئەم نقطەیە بکرێ و هەموو کەسێک
هۆشیار بێت تەسەوڕەکەم زۆر نسبەتێکی زیاتر لەمە ئێستا کە سەردانی پزیشکەکەن ئەو کاتە سەردان بکەن و بۆی خوا نەخواستە ئەگەر توش بوو بوون لە مەرحەلێکی ئەوڵدا نەخۆشیەکان تەشخیص بکرێت. باشە ئەو نەخۆشیانێک کە زیاتر سەردانی نەخۆشخانەکەن لە مەرحەلەی یەکەمە زانیویانە نەخۆشیەکان هەیە یاخود بە هۆکاری نەبوونی ئەو هۆشیاری کە باسی لەوە دەکەین هۆشیاری تەندروستی نەخۆشیەکان چۆتە حاڵەتی خراپ و اینجا پێیان زانیوە. بەداخەوە نسبەتێکی چاکی نەخۆشەوەی کێ بۆ لامان مەرحەلەکەی زۆر لە مەرحەلێکی متەقدیمایە مع العلم خۆشی زانیوێتی کە خەلەلێکی هەیە چەنەها جار ئەڵێ کلیان ئەپرسین باشە تۆ لەکوێ بووی بۆ نەهاتووی یان لەکەیەکە ئەو مشکلێت هەیە ئەڵێ وەڵا ساڵێکە هەمە هەشتمانە هەمە بۆ نەهاتووی وڵا شەرمم کردووە لە ڕووم نەهاتووە یان وتومە خۆی چاکە بێت یعنی مەجموعەیەک گیر و گرفت هەیە بەڕاستی ئەبێ بیشکێنین بۆ ئەوەی خەڵک هەز بە ئەهەمیەتی وەزعەکە بکە. باش ئەو قۆناغانەی چارەسەرکردن بە تایبەتی بۆ شێرپەنجەی مەمک کە پێشووتر کراوە ئێستا قۆناغی ینی بڵێن شێوازی نوێ یاخود چارەسەری نوێ هاتۆتە ئاراوە لەوەی کە پێشووتر مەسەلەن هەبووە لە پێشترا مەسەن لاانێ چارەسەرێک هەبوو بێ ئێستا پەرەی پێدرابێ ئەمە کراوە خۆی بە شکڵێکی عام عیلاجەکان ئەوەی کە هەیە کیمیاییە یان چارەسەرە بە تیشک زەڕە نەشتەرگەری و ئێستا هەنی عیلاجی تازە هاتووەتە ئاراوانێ هەنێکیان عیلاجی مەناعی پێوترێ هەنێکیان عیلاجی بایۆلۆژی پێوترە کەمانە عیلاجە گران بەهاکانن و ڕاستیش ئیتر لە هەموو دنیا وردە عیلاجی کیمیایی بەرەونەمان ئەچێت. چی جێگەی ئەگرێتەوە؟ عیلاجی مەناعی، عیلاجی بایۆلۆژی، مجموعە عیلاجی تازە هەن کە تقریباً وردە ترخەلی کە جی عیلاجی کیمیایی ئەگرێتەوانە. باشە بە شێوەیەکی گشتی کاتێک کە نەخۆشەکان دەزانن ئەو نەخۆشیانێت کە لەوەی کە لە ڕووی تەندروستیەوە واخۆی ئەبینێت کە تەندروستی باش نییە دەرونیشی تێک دەچێت. لێرا بە تایبەتر لە نەخۆشخانەی هیوا پێویستی بە ستافێکی دەرونی هەیە کە نەخۆشەکان ببینێ لەمڕۆ چۆن کار لەسەر دەرونی نەخۆشەکان دەکرێت؟ طبعاً نەخۆش کە یەکەم جار پێی ئەڵی کە شێرپەنجەتە بە تەواوەتی باری دەرونی ئەڕوخێ نەک هەر خۆی هەر عائیلەیەک بە تەواوەتی باریان تێک ئەچێ ئێمە بەشی دەرونیمان هەیە ئەو نەخۆشانی کە هەستەکەین باری دەرونیان زۆر مستەقر نییە زۆر بە وەزعەکە تێکچوون حالی ئەو بەشیان ئەەکەین لێ ستافێکی زۆر ئەکادیمی و مەزبوط هەیە و پزیشکیشی لێە ئەوەی بتوانرێت بەبێ عیلاج چارەسەریان بۆ بکرێت چارەسەریان بۆکەین بەڵام ئەگاتە مەرحەلەیە کە پێویستکە عیلاجی دەرونی وەربگرێت پزیشکی پسپۆرمان هەیە لەوێ عیلاجی تەندروست دەرونی بۆ بەکارەهێنێت. باش کاتێک کە نەخۆشێک بە تایبەتی لە بواری شێرپەنجەی مەمکە ڕوو لە ئێوە دەکاوە ئەوێ چارەسەری بۆ دەستنیشان بکەن کاتێک ئەگەر چارەسەرێکی گونجاو نەبێ مەسەلەن بۆ نمونە ئەداخەوەی کە لە ماوەی ڕابردووە بینیمان هەندێک جار بەهۆی ئەوەی کە بودجەیەکی تایبەت بۆ نەخۆشانی شێرپەنجە دابین ناکرێ لەوانەیە ینی بە زۆرینەی زۆریش ئەوانەی شێرپەنجەی مەمکیش بگرێتەوە. چارەسەرەکە چییە کاتێک کە ئەگەر ئەو چارەسەرێکی دەست نەکەوێت ینی ڕێگە چارەکە چییە؟ بەداخەوانێ ئەگەر زۆر مەجبور بووین بە عیلاجێکی گرانبەها یعنی ئێمە بە نەخۆشەکە ئەڵێن پێویستمان بەوەیەوە بەڵام بەز نییە لەو حاڵەتە ئێمە هەر ناوەستین ئەچینە سەر عیلاجی بەدیل ئەچینە سەر و عیلاجانی کە کاتی خۆی بەکارهێنرەوە ینی ئێمە هیچ کاتێک دەستەوسان ناوەستین هەر چۆنێک بێ عیلاجیان بۆ بەکارهێن ئەگەر برزانی ئیسیفادەکەی زۆر ئەوە نییە بەڵام بەسە تاکو ئێستا شکر نەگەیشتوینەتە مەرحەلەیە کەوانەیە کە زۆر مەیوز بین دائیمە عیلاجی پێویستمان هەبووە کە بتوانین چارەسەری نەخۆشی پێ بکەین. باشە دکتۆر وەکو کۆتا پرسیار لەم مانگەدا پامی ئێوە و پامی نەخۆشخانەی هیوا بۆ تووشبوانی شێرپەنجە و بە تایبەتتر بۆ ئەو خانمانەی کە پشکنینی پێشوەختە ناکەن چییە؟ چۆن هۆشیاریان دەدەنێت کە ئاگاداری تەندروستیان بن و پشکنینی پێشوەختە بکەن؟ طبعاً ئێمە کەسمان بێبەرین نین لەوەی کە تووشی شێرپەنجە نەبین هەرێکێک لێ ئێمە بۆی هەیە تووشی شێرپەنجە بێ و بەعزێک لە هۆکارە یاریدەدەرەکانی شێرپەنجەی مەمەک لە دەستی خۆمانانیە
وەکو تەمەنە وەکو هەنێ خەلەلی جیناتە وەکو ڕەگەزی مینە خۆی بۆ خۆی فاکتەرێکە بۆی کە تووشی شێرپەنجە بێ ینی لە دەستی خۆمانانیە بەڵام بەس هەنێ فاکتەری تر هەیە تا حدێک لە دەستی خۆمانە وەکو خواردنی تەندروستە هەڵس و کەوتی تەندروستە وەرزشکردنە کێشی تەندروستە و تاکە کلیل بۆ تێپەڕانی نەخۆش و چاکبوونەوەلی پشکنینی پێشوەختە طبعاً پشکنینی پێشوەختیش ئیسفادەکەی دوولایەنەیە یەکێکیان بۆ نەخۆش ئەوی تریان بۆ نەخۆشخانە بەنیسبەت نەخۆشەوانێ یەک نەخۆشەکەی تێئەپەڕێنێ چاک ئەبێتەوە لی زوو تەشخیص ئەکرێت دوو لە باری دەرونیەوانێ نەخۆشێک ئەگەر نەخۆشیەکەی چاک بێتوانێ باری دەرونی زۆر مستەقرترێکە مقارنەتەن بە نەخۆشێکە لە مەرحەلی 34 و تأکیدین کە نەخۆشیەکەی زۆر بە زەحمەت چاکە بێتەوە سێ لە باری ئابوووریەوانێ ئەم نەخۆشە چی بۆ 4-5 مان سەردانی نەخۆشخانە بکات و هاتوچۆی ڕێگا و مەصرفە مقارنەتەن بە نەخۆشێکە مەدە حیاتی ئەبێ هاتوچۆکە بەنسبەت ئیسفادەکانی بۆ خەستەخانە یەکەم ئەو لۆدەی کە ئێستا لە خەستەخانەیە زۆر کەمترێکە بێتەوانێ ئێمە بە ساڵی پار تقریبا 34,000 بەس عیلاجی کیمیایی گرتووەتەوانێ 211,000 کەس سەردانی خەستەخانەی کردووە بە مەبەستی جیاوازەوانێ دووهم لە ڕووی ئابوووریەوە بۆ خەستەخانە لە مەرحەلەیەکی ئەوهۆڵە ممکنە بەس پێویستمان بە چەند عیلاجی بەسیط و سەرەتایی هەبێم بەس لە مەرحەلەیەکی متەقدیمان لاوانێ عیلاجی زۆر گرانمان بێت کە ئەمە بارێکی زۆر قورسە لەسەر خەستەخانە کە زۆر جار ناتوانێت دابینیکە لەبەرەوە زۆر زەڕورە کە خانمان ئەوەنە هۆشیار بن بەشداری بکەن لە پشکنینەکانی پێشوەختە. دەستخۆش دکتۆر زۆر سپاس بۆ دکتۆر سارا جەمیل پسپۆر لە نەخۆشەکانی شێرپەنجە بەخێر بێ سەرچاوە. زۆر سپاس بەخێراتی. بەڵێ ڕەنج تەواوی بەرگە و بابەتەکانی ڕۆی بەیانی کورسات نیوزیش پێشکەشکرا سبەی هاوکارانم لە کاتژمێر 8 جارێکی دیکە دەبنەوە میوانی ماڵەکانتان.